چۆن عەشرەتە هەموو شتێ باشە سەلامەتن شکر وەڵای پێم خۆشە کە هەمووتان باش بن بەڕاستی کاگارا مەحمێژ ئەم شەو هەروایەتە خزمەتان بۆ تۆزە قسەکردن هیوادارم کە سوودێکمان هەبێت سوزانم تر با یەک کۆپی هەڵگەین بۆ شوێنێکی تر باش عزیزان و خۆشەویستانی بەندە هیوادارم کە لە هەر گۆشە و کەناریشی ئەم دنیاە هەن زۆر باش بن سەرحاڵ بن کورە سوزان دوو بن لە دەرد و بەڵا سەلامەت بن ئەم شەو هەروە کۆمەڵی قسە و باسەکەی لەسەر بەڕێز مەریوان وریا قانع لەسەر بابەتێکی کە پەلاماری فارغ ڕەفیقیاوە زۆربەی زۆری خەڵک پێی ناڕەوایە لە ڕاستیان نادروستە و منش بە بەشی خۆم ڕای خۆمی لەسەر ئەڵێم هەڵبەتە ویستم لە مێشی خۆمان گەڵاڵم کردبوو کە بابەتێک بنووسم بەڵام سێرم کرد کە خەڵکی ئێمە ئێستا زیاتر گوێگرە وەی لەوەی کە خەریکی خوێندنەوە ئەلم بابەتانە بێ بابلین خوێنەرەکان کەمترن خەڵک باشتر دەتوانێت گوێ بگرێ بۆیە بە پەیامەکەی خۆم هەوڵدەم کە بە پەیام بە قسەکردن بیگەێنم ڕاستی باشە ئەوە سین یەک دوو دەقە تا بەڕێزانە کۆ بنەوە دوایی دەست پێەکەین بە خۆشی هەموو لایەتەوان بەبێ ئێوە ناخۆش ماشەڵڵا کە گەرم و خۆش هەیە لە تەلەڤیزیۆنی بەناسکیم کلێنسە ئاوا لێکە ئەوە شتێکە خوا تەلەڤیزیۆن ئاواکەم بابا عیبە تۆ پیاوی ئەوایش لێکەوتەوە ئەو ناخۆ ئافرەت نی کاک ئەو ناسکۆڵەی بۆچی ئەوکو پیا و ڕەفتارکە با قوربانێ بم خۆ ناسک مەکەڕەوە عیبش ناسک بوونەوە هەر لە ژن جوانە برا بۆ پیاو نابێت کاکە خۆ بە زۆر نییە عیلەوە عیبە کاکە وەڵڵا ئاواکە یان ئارە قەسرێتەوە ئاواکە ئاوا کاکەەوە نیە کوتەک پیانە کێشی مارکوژی کەی مارکوش باشە ئەراوەڵا جاژنەکەشی ئێوارە کە پیاوەکە ڕاتەوە لە پیاوەکە بەخێ دەگوڕەوە پیاوکەی وایە دادەگیان خۆی پێ فێریکی بڵێ پیاو بە پیاو ئەی چۆن چی بکەین زەمانێکی خراپ کەوتوین ئازیزانی ئالا محەممەد بەڕاستی ئەراوەڵا طبعاً لە نەزەری من و نەزەری زۆربەی خەڵکی کوردستانە ئەو بابەتەی مەریوان زیاتر چەقۆ بوو چەقۆ و کینە بۆ غز لەسکی بەڕاستی من هەتا ئەم بابەتەی مەریوانم نەخوێندبووە بەڕاستی مەریوانم نەناسی بوو بۆ هینا بۆ نووسینە کرۆکی خۆی دەرخست بۆ هەموو لایەکمان خۆزگە وای نەکردایە بەڕاستی هەتا ئێستا کە چی بابەت و کتێب و نووساوی مەریوانم خوێن بێتەوە هیچ کاتێک ئاوالی تێنەگەیشت بوو نەمزانی کە کەسێکی ئالۆ جۆرەیە ئەمزانی کە ئەوانەی ڕەهەند زۆربیان قسە بەیەکەوە ناکەن فاروق و مەریوان و بەختیار عەلی کە ساڵانێک بەیەکەوە تەلەبە بوون و ڕەفیقی یەکتر بوون کە قەت مەرحەبا یەکتر ناکەن ئەمزانی کە ئەوان کینە لە دڵ و بغز لە سک و ئالم بابەتانن بەڵام تا ئەو دەرەجەیش بەڕاستی نەمەزانی چونکە پێم وا بوو کاوە کۆمەڵێ بەشەرن و قەڵەمیان پێیە و پاشان خەڵکی هوشیارن و هەمیشە ئەبێ مامەڵێکی ئینسانی لەگەڵ یەکترا بکەن و ئەبێت تا زیندون دەستێک یەک بنووسن ڕەخنە لە یەکتر بگرن ئەگەر شتێکیشان کە زیانیان وەکو یەک بیرەکەنەوە لە شتێکە ئێحتیادی بەیەکە ئەو کارە بکەن بەڵام بەداخەوە کە ئاوان نییە ئەدمین ژیانە ئەوانەی کە گوێن شتێدەن بلۆیشیان پیاکێشە بۆ کەل لە زلەیانە کە هیچی تیان نییە ئازیزان دوای بەرژی فارغ ڕەفیق طبعاً هەمووتان ئاگادان کە زۆر وترە خەڵکانێکیش لێرە و لەوێ لە سەرەتایە باسی ئەویان نەکرد کە مەریوان بەختیار عەلی ئاراس فەتاح کێ و کێ چەند کەسێکیان ناو ئەبرد کە بۆچی ئەمانە نامەیەکی سەرخۆشیان نەبوو بینووسن هەڵبەتە نامەی سەرخۆشی لەک بنەماڵەکەی لەما نەک بابەتی پەلامار و ئالەم بابەتانە بەڵام دوجار مەریوان هاتە گۆ
ومن بابەتەکەی بەڕاستی دەدرەوە خوێندەوە کە لەژێر ناونیشانی دەربارەی فاروق ڕەفیق وەکو ڕۆشنبیر هەرکە ناونیشانەکەیم خوێندەوە لەوە تێگەیشتم کە ئەو ئێوێ بە ئێمە بڵێ کە فاروق ڕەفیق نەک هەر فەیلسوف ڕۆشنبیریش نییە، یعنی پەیامەکەی ئابە جۆرە بوو. بۆیە ئازیزانی من ئەوەی کە ئەمەریوان نووسی شتێکی تازە نەبوو بۆ هەمومان، بەڵکو دیوی دووهەمی ئەو هێرش و سوکایەتیان نەبوو کە بەرەی نەیارەکانی فاروق وتیان و نووسیان، باشە بە تایبەت ئیسلامیە ئیخوانیە داعشیەکان. یعنی دوجار مەریوان لەو کاروانە دانەبڕا و ئەو بە خەتی گەورە لەسەر کاغەسی سپی نووسی بە هەمومانی وت کە فاروق نەک فەیلسوف نییە، تەنانەت ڕۆشنبیریش نەبوو و چەندین نمونەی زەبونانەی وەکو بەڵگە بۆ سەلماندنی قسەکانی هێناوەتەوە کە دوجاریش نەیتوانی بیسەلمێنێ بەڵکو زەربەی لە خۆیدا. ئەمەش دوای کەیە؟ دوای ئەوە دێکە 25 ساڵ بەر لە ئێستا هەردووچیان لەگەڵ بەختیار و چۆچێ ئەوانە ڕەهەندی بوون و هەمووشیان خۆیان بە ڕۆشنبیر زانیوە و بە یەکەوە لە گۆڤاری ڕەهەندا کاریان کردووە. ئیتر وەکو مەریوان خۆی نووسیوێتی 25 ساڵە لە پەیوەندی کۆمەڵایەتیە نە ئەم پەیوەندی کردووە بە فاروقەوە و نە فاروقیش پەیوەندی بە مەریوانە کردووە. باشە هەڵبەتە ئەوەش ئاگادارم کە مەریوان و بەختیار عەلی هەمان کێشەیان هەیە، تەنانەت نەک هەر پەیوەندی هاوڕێیەتی و دۆسایەتی ئەوانە ناڵێم، تەنانەت پەیوەندی کۆمەڵایەتیشیان نییە، یعنی لە شوێنێکیشە ناتوان وەکو دوو بێگانە مەرحەبایی یەکتریکەن. ئەمە ڕۆشنبیرەکان و قەڵەم بەدەستەکانی ئێمەیە، باش نییە؟ ئیتر بۆ ئەبێ ئێمە ڕەخنە شێخ جەعفەر بگرین کە ڕق و قینە و ئاربیجی تەقێنە، بۆ ئەبێ ڕەخنە لە مەسعود بازرگانی چۆچی و ئانە بابەتانە بگرین، باش نییە؟ کە وەختێک ئێمە ئەمانە ئەبین. ئەمەش کە ئەو نووسیوێتی بە ناوی ڕەخنەوە مەریوان پێی وایە ئەگەر یەکەیەکە ویزگەی ژیانی سیاسی و فکری فاروق گوێزانکاری بکە یا چەقۆکاری کە ئیتر ئەتوانێ فاروق بسرێتەوە، مێژوەکەی بستێتەوە. یعنی بەمانای ترم گەورەی خۆی لە سڕینەوەی فاروق و ئەوانی ترە ئەبینێت مەریوان. ئەمەیە کە پێم وایە کە لەبارەی سایکۆلۆژیش هەستی بە نەقس کردووە لە بەرامبەر فاروقە، چونکە فاروق ساڵانێکە زۆر فعال لە باشووری کوردستانە و هەمیشە ناوێک بووە کە هەموو کەسێک ناسیوێتی لەواقع. بەڵام نەکەر ئەمە ناسەلمێنێ، گومانم نییە هەر یەک لەوانەی کەماون ئەگەر سبێنێ یەکیان دەمرێت ئەوی تریان پەلاماری ئەدا، واتە بە نمونە مەریوان خۆی، بەختیار عەلی، ئاراس فڵان 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 بابەتانە کە وەختێک ئەمرن هەمویان پەلاماری یەکتر ئەدەنەوە. باش نییە؟ ئەی پرسیارەکە ئەوەیە بۆچی ئێوە تاوەکو زیندون ئەو شتانە یەکلایی ناکەنەوە؟ بۆچی ئەو سڕاعە ئەدەبیە یان هونەریە یا فکریە یا فەلسەفیە ئەخلاقیە هەتاوەکو زیندون ئێوە ئەو کارە ناکەن؟ بۆ کە وەختێک ئەمرێ اینجا پەلاماری ئەدەن؟ دەکرێت بپرسین بۆچی لەم هەموو ساڵانەی ڕابردووە کە فاروق ناوێکی دیاری باشووری کوردستان بووە، ساڵانێک لەسەر شەقام بووە، باش نییە؟ بۆچی لە هەموو ئەم ساڵانە مەریوان بەرامبەر بە فاروق بێدەنگی هەڵبژاردووە، نەچووەتە ناو کاتێک کە ئەچێتە ناو گۆڕ اینجا یە قسەکانی خۆیەکە، چونکە ئەزانێ ئەگەر فاروق خۆی بمایە وەڵامی ئەگرتەوە، وەڵامی وەرەگرتەوە. بۆیە مەریوان هیچ کاتێ ئەو جورئەتەی نەبووە کە لە بەرامبەر فاروقە ڕابوەسێ هەتاوەکو فاروق چۆتە ناو گۆڕەوە. ئێستا کە ئەزانێ مەترسی وەڵامدانەوە نەماوە، ئەوسا هاتۆتە گۆ. بۆیە بەڕای ئێمە و بەڕای زۆربەی خەڵکیش دەبوو لەم ساڵانەیە ڕەخنەکانی خۆی بگرتایە تا چاواشەکاریەکانی فاروق بە قەولی مەریوان، هەڵبەتە نە بە قەولی ئێمە، قورسایی فکری لەسەر هەزاران هەزار گەنج و ئەمانە داننایێت. باش نییە؟ پەلەمەکەن کاکیشە ئەوە. ئەمە پێمانەڵێ نووسینەکەی مەریوان نەک ڕەوانیە، بەڵکو سەر و بنی نووسینی ڕەخنەیی نییە و نۆعێک لە کینەبازیە. دەنا دەبوو کاتێک فاروق لە ژیانە بوو ئەوەی کە لای مەریوان حەقیقەتە سەبارەت بە فاروق بڵاوی کردایەتەوە، ئەو کاتە خوێنەریش وەکو ئێمە ئیسفادەمان ئەکرد لەو چێشم و سڕاعە فکریە کە هەیەە. بەڵام وەستان و بێدەنگی تا کەسی بەرامبەر دڵی لە لێدان دەکەوێت و ئەچێتە ژێرخەک، دوجار هەوڵی سڕینەوەی پێم وایە تەنها تۆڵەکردنەوەیەکە و هیچێکی تر.
واتە نەفرەت و ڕق و چینەیەکی مەریوانە کە ساڵانێک لە سینەیدا بەرامبەر بە فاروق پەنجی خواردوێتەوە و جورئەتی دەربڕینی نەبووە بۆیە کاتێک کە فاروق لەم دنیا چێت دەرەوە یەک پەلاماری ئەدا و تۆڵی خۆی ئەکاتەوە. مەریوان هێندە تووشی نەخۆشی فاروق بوون بووە پێی وایە ئەوەی کە بەرگری لە فاروقکە لە پارتی و نزیکە ئەمە ئیتر هەر کارە ساتە بەڕاستی هەر بەڕاستی کارە ساتە ئەمە ئیتر وێرانەیەکە بەمانەی کەلیمە ئەمە ئەو مانایە ئەبە ئەدا بە ئێمە بە خوێنەر کە مەریوان لەسەر هەمان ئەقڵێتی شاخکار ماوە هیچ گۆڕانکارێکی بەسەرانە هاتووە ئام هەموو ساڵی ئەوروپا و مامۆسای زانکۆ لە ئەمیستەردام و نووسین و خوێندنەوە نەیتوانیوە سانتیمەترێک لە عەقڵی شاخ دووری بخاتەوە کە ئەو سەردەمانە یەکێتی بووە باڵێ باش نییە واتە خۆی چونکە وەکو کۆنە یەکێتیەک پەلاماریوە ئیاوە بۆیە پێی وایە ئەوەی کە پشتیوانی لە فاروقکە ئەوە لە پارتیۆ نزیک بەڵام بەڕاستی پێچەوانەکەی ڕاست لە فەرهەنگی مندا مرۆڤ کە کینەی لە دڵا بوو ناتوانێت ڕۆشن بیر بێ بابەتەکەی مەریوانی جگە لەمە هیچی بە منی خوێنەر و بە خەڵکیش نەبەخشیوە هەتا خەڵکی ئاسایی خەڵکێک کە بە سوتفە ئەخوێنێتەوە بە نمونە پێی ناخۆشەکە مەریوان ئاوا پەلاماری داوە بۆیە زۆربەی خەڵک ئەڵێ خۆزگە هەر بێدەنگ بووە واتە مەریوان هیچی نەوتایە بەڵێ فاروق فەیلسوف بوو من و مەریوان و چێوشێ بمانەوێ یان نەمانەوێ فەیلسوف بووە چونکە فەیلسوف تەنها دنیای دەرەوە ناڕوخێنێ دنیای بەرامبەر بەڵکو خۆشی ئەڕوخێنێت باش نییە هەمووشمان ئەزانین کە فاروق هەمان شتی کرد لە دوجاردا خراپ خۆی ڕوخاند فەلسەفە بە پرسیار دەست پێەکە بە گومان گەشەیەکە هەتا ئەگا بە تێگەیشتن فاروق هەرسێک ئەم چەمکەی کردووە لە مەیدانی فەلسەفەیە خۆشەویستانی من ئەگەر پرسیار لە کەسێکی ئاسایی بکەیت کە پێی بڵێ تۆ چی یەکسەر ئەڵێ من ناوم فڵانە کەسە یا من ئیش و کارم ئەوەیە یا من خەڵکی فڵانە شار و ئالم بابەتانە بەڵام ئەگەر کەسێک قوڵتر بڕوە ئەتوانێ بڵێ ئەگەر ناوەکەیشم بگۆڕم هەر خۆمم ئەگەر کارەکەیشم نەمێنێ هەر منم و ئەگەر بیرکردنەوەکانیشم بگۆڕم دیسان هەر منم کە مامەتەوە واتە ئەوەی دەمێنێتەوە توانای بیرکردنەوەیە و مرۆڤ تەنها پەتیدەیەکی دیاریکراو نییە بەڵکو پرۆسەیەکیشە مرۆڤ زۆر جاران بیرەکان ناگۆڕێ بەڵام دەتوانێت نەهێڵێ حکمی بکەن یاتە حکمی بەسەردا بکەن بەڕاستی فاروق هەروای کرد فاروق نەیهێشت هیچ کەسێک حکمی بەسەردا بکە بەڕاستی فاروق نزیکەی 20 ساڵ زیاتر لەسەر شەقامایە باشە بۆ ئەوەی کە نابڵێ بەو دنیاە نالەبەر ناشینەی ئێمە لە باشووری کوردستانە ئازیزانی من فەیلسوف لە زمانی یۆنانی کۆنا بە مانای خۆشەویستی داناییەت واتە عیشق بۆ دانایی خۆشەویستی بۆ دانایی دێ فەیلسوف ئەوەیە کە پرسیارە گەورەکان ئەکا وەکو ئەوەی کە ڕاستی چییە ژیان چییە بۆ ئەمەیش تەنها ناچێت وەڵامەکان قبوڵ بکە بەڵکو لەسەریان بیرەکاتەوە بە شێوەیەکی ڕێکخراو واتە هەوڵ دەدا ڕاستیەکان بدۆزێتەوە حەقیقەت دەرخە نەتەنها باوەڕەکان بێت و دووبارەی بکاتەوە دەشتوانێ خۆی و کۆمەڵگەش ڕەخنە بکە مەگەر هەمووتان نازان کە فاروق بەڕاستی هەروای کردووە لەم هەمووی ئەم ساڵاندا کەواتە ئەو غەدەی کە مەریوان لە فاروقی کرد بەڕاستی جگەر لە کینە شتێکی تری نەدا بەدەستەوە بە نمونە سوکرات قسەیەکیە ئەڵێ ژیان بێ پرسیار ژیانێکی شایستە نییە یعنی ئینسان هەمیشە ئەبێ بپرسێت واتە فەیلسوف کە هەمیشە پرسیارەکە و هەروەها ئەرستۆش پێی وایە کە هەمووتان زانین یۆنان باوکی فەلسەفەیە ئەویش پێی وایە فەیلسوف بەسەر سوڵمان دەست پێ ئەکا کاتێک کە مرۆڤ پرسیار ئەکا کە بۆچی هەموو شتێک لە بۆچیەوە بەڕاستی بۆیە فەلسەفە تەنها بیرکردنەوە نییە بەڵکو کەسێکە کە بە شێوەیەکی قوڵ ڕێکخراو ڕەخنەگرانە بە دوای ڕاستی و مانای ژیانە ئەگەڕێت وەکو فاروقەکە بۆیە ببورن بەڕێزان بۆیە هەر کەسێک ئاگاداری دنیای فکری فاروق و کارەکانی بێ ئەزانێ کە بەڕاستی فەیلسوف ئەم کارەیە جا ڕەنگە زۆر قوڵ نەبێت بەو مانایە باش نییە بەڵام بە بەشی خۆی
بە دوای ڕاستی و ماناکانی ژیانە گەڕاوە و پرسیاری گەورە گەورەی و ڕوژاندووە وە کردوێتی. باشە فاروق یەکێک بووە لەو کەسانەی کە هیچ شتێکی بە ئاسانی قبول نەکردووە، هەوڵی دەدا و هەوڵی ئەدا ماناکانی حەقیقەت بدۆزێتەوە بە منطق و هۆکار کاری بۆ کردو کاری لەسەر کردووە. ئەوی ئەی پرسی کە مانای سەرکەوتن چییە؟ وەکو بە زمانێکی سادە بۆ ئێوەی بڵێن بەڕاستی پڕی نەکەم لە وشەی لاتینی و ئالەم بابەتانە، با بڵێن تەندروستی تەنها جەستەییە یا دڵە و یا هەستیشە. ئایا ئەوەی کە لە بینی دوو کەوانە ڕاستە دەتوانێت هەمیشە ڕاست بێ؟ ئەمانە بۆ خۆی پرسیان کە بێ لە خۆمانی بکەین. ئایا ڕاستیەکان ئاڵوگۆران بەسەرا نایە؟ سادەتر بڵێم من دڵتەنگم دەبێ شتێ بکەم بۆ ئەوەی کە خۆشحاڵ بم. ئەمە زمانێکی ئاسایی هەر ئینسانێکی ئاسایی ناو ئەم کۆمەلگای مرۆڤایەتیە. بەڵام فەیلسوفەکان دەپرسێ خۆشحاڵی چییە؟ بنمونە کەسێ هەیە بێ بڵێ خۆشحاڵی چیە؟ ئایا دەتوانین بەڕاستی خۆشحاڵی بەدەست بهێنین؟ فاروق هەمان ئەو کارانەی کردووە کاک مەریوانی ئەوریاقانە، بۆچی تۆ پێ دوایە کە هیچ نییە ئەوە لێ کردو بەڕاستی. ئەم چەند قسە و باسانم بۆ ئەوە بوو کە فەلسەفە بەڕاستی ئەمەیە. فاروقیش لە مەیدانەدا قۆڵ بووە ئیتر بۆ دەبێ بە ئێوە و بە ئیسلامیەکان بتانەوێت لە تووپەتی بکەن. بۆچی کاک مەریوان دوجار چووە سەنگەری هەمان ئەو ئیسلامیە سیاسیە توندڕەوە داعشیانە کە ساڵانێکە گوێن بە خودی مەریوان ئەدەن؟ بۆچی چووە سەنگەری ئەوانەوە لە بەرامبەر فاروق؟ چی وای کرد کە لە بەرامبەر کەسێکی مۆدێرنە، کەسێکی خاوەن فکرە، خاوەن معریفەیە، مەریوان بچێتە سەنگەری ئیسلامیە ئیخوانیە داعشیەکانەوە دش بە هاوقەڵەمێکی خۆی کە سەردەمانە بەیەکەوە لە مەیدانێک کاریان کردووە و هەردووکیشیان خۆیان بە ئەهلی فکر و معریفە و فەلسەفە ئەزان. باشە خۆ ئەمانە ئەبێت لەوە تێگەیشت بن نەگوتارەیە 100 کتێبی لەسەر بنووسن، نە بە مەریوان، نە بە بەختیار عەلی، نە بە ئاراس فەتاح، نە بە وانی تر ناتوان پەرەگرافێک لە ڕاستیەکانی فاروق ڕەفیق بێ نرخیکەن بەڕاستی ناتوان. تازە بوو بە مێژووی فکر و معریفەی ئێمە وەکو نەتەوەی بەڕاستی. وەک ئەوەی کە حتا نارەکانی ئێوەش وەک بوون من نارەکانی مەریوان و نازانم بەختیار و ئاراس و فافیزەر ئەوانەیش هەر هەوڵێ بخەنە کار ناتوانن کە ئێوە نادیدە بگرن، واتە ناتوان بتان سەڕنەوە. بۆیە لە ڕوانگەی منەوە بوونی هەمووتان بۆ گەلەکەی ئێمە بۆ فکر بۆ نووسین بۆ ئەم دنیای ئێمە پێویستە بەڕاستی، یعنی هەمووتان پێویستن کە هەتا بوونتانەوێ بەڕاستی. بەڵام ئەو لوتبەرزی و چەقۆلەیەک ڕاکێشانە کاری خاوەن فکر و معریفەکان نییە لە واقع. ئێوە ئەتوان ئێستا کە لە ژیاندان زلپ و زیندون ڕەخنە لە یەکتر بگرن باحستان هەبێ، هەموو شێ ئەمانتان هەبێ. قەیناکە خۆشت نییە تۆ پەیوەندی کۆمەڵات لە کەسێکان نەبوویتە باسیشی نەکەیت، ئەکرێ پەیوەندی کۆمەڵاتیشی نەبێ، بەڵام کابرا فکر ئەنووسێ تۆش بە فکر وەڵامی بدەرەوە بەڕاستی، نەک کە مرد ئینجا پەنامانی بێت. باش نییە؟ بۆیە مەریوان هەموو هەوڵی خۆی یاوە ئەوێ کە فاروق بێبەها بکە. حتا ئەتوانم بڵێم زۆرترین گوێنی ڕۆشنبیرانەی بە فاروق داوە و دادگایەکی فاشیانەی بۆ داناوە و بە چەکی سوکایەتی و بێحرمەتیکردن سزای فاروق ئەدا. خەیاڵ ئەکا کە پێی وایە دەتوانێت فاروق بسێ وە لە ناوی بەرێ بەڕاستی. بۆیە من هیچ کاتێ بیرم لەوە نەئەکردەوە کە مەریوان ئەوەندە حاقد بێ و بێت بەو نۆعا بە زمانێک کە پێی ئەڵێن زمانی ڕۆشنبیری ئام هەموو گوێنە بە فاروق بدا بەڕاستی. ئەتوانی 100 جوێنی تیا بدە زۆر بابەتەکانیە. اینجا بۆ ویژدان ئەڵێن ئێمە هەم مێژووی مەریوان ئەناسین، بنەماڵەکەشی ئەزانین و مێژووی فاروقیش ئەزانین، هی بەختیار عەلیش ئەزانین، ئاگاداری هەموو ئەوانەیە. هەموو ئەو هەڵبەز و دابەزینەی کە بە قەولی مەریوان فاروق لەم ساڵی ڕابردووا کردوێتی لەبارەی سیاسی و ڕۆشنبیریەوە مەریوان خۆشی کردوێتی. واتە هەڵبەتەنها فاروق نەبووە کە هەڵبەزین و دابەزینی کردووە، بەڵکو مەریوان خۆشی کردوێتی لە چەپایەتیەوە، لە مارکسیزم بوونەوە، بۆ کۆمەڵە بوون، چوزانم بۆ گۆڕانی بوون، بۆ ئیسلامی بوون، چەندین گۆڕیوە گێڕی گۆڕیوە بە دێژایی هەموو ئەم سەڵانە کە ئێمە ئاگادارین بەڕاستی. هەتا لە مەیدانی فکریشەوە زۆر گێڕی گۆڕی و ئاڵوگۆڕی بەسەر هاتووە. کەواتە شەڕ دژی سێبەرەکەی فاروق بە شمشێرێکی دارینەوە بەڕێی من بێسوودە. باشە و هێندەی فاروقیش لە ڕێزی خەڵک و ناڕەزایەتەکاندا ڕاوەستاوە
و نای بەدەسڵاتی چەتەگەری پاتێکێتی وتووە مەریوان و هاوڕێ کۆنەکانی لە ڕەهەند یا لە دەرەوەی ڕەهەندیشە بە ڕوبعێکی فاروق ڕەفیق لە سەنگەری خەڵکان نەبوون بە تایبەتی دەڤەری سێمانی لەمای ئەسڵیان ڕابردووە فاروق هەمیشە لەناو خەڵکا بووە بە نمونە شێرکۆ بێکەس هەتا ئەو ڕۆژەی مرد خۆ لە شاخا بووە و یەکێتی بووە و دەیان قەسیدە و شێعری بۆ فەرماندەکانی پێشمەرگەیەکێتی هەیە و هیچێکە لە شاعیرە هەرە لووتکەکانی دنیای شێعر و ئەدەبیاتی ئێمە بەڵام شێرکۆ بێکەس هەتا ئەو ڕۆژەی کە کۆتایی پێهات لە سەنگەری خەڵکامایەوە لەبەر سەرایە لە حەڤەی شوباتە بە جگەرەکەی دەستیەوە دائانیشت و قسەیە کرد باش نییە بەڵام بەداخەوە ڕەفیق سابیر وانە بوو یەک بوو لە شاعیرە جوانەکانی ئێمە کە جوانترین سنوودی بۆ هەڵەبجەوت بە تەنیا جەمە هێڵن بەڵام ئەو لە سەنگەری خەڵکان نەمایەوە باش نییە هەڵبەتە فاروق لە هەمووتان زیاتر وتی هاواری کرد بۆ ئازادی هاواری کرد بۆ مافەکانی مناڵان هاواری کرد بۆ مافەکانی ژنان هاواری کرد بۆ عەدالەت هاواری کرد دژی دزی و گەندەڵی و ئەتوانم بڵێم هەموو ساڵەکانی خۆی لەو مەیدانەیە دانا بەڵام ئێوە واتان نەکرد بەڕاستی کاک مەریوان ئێوە واتان نەکرد ئێوە ئێساش بە فیتەری یەکێتی ئەوانەیە لە کوردستانە لە ژێر سێبەری ئەوانە یەک قسە باسەکانی خۆتانەکە نەتانتوانی ئەو کارە بکەن ئەو بەختیار عەلی بەنمونە لەگەڵ حورمەتم بۆیە نەیتوانی ئەو کارە بکات بەڵام ڕەنگە لە ڕۆمانەکانیە ڕەنگە نێ شتی زۆر گەورە ئەوانی وتووە بەڵام ئێوە نە کەواتە کشینەی تۆ لەبەر ئەوەیە کە فاروق معتەبەرترە ناسراوترە خاوەن فکرترە و ڕۆڵی هەیە و مردنەکەیشی بووە بە مۆزوعێکی گەورە لە باشووری کوردستانە و بۆ هەموو ئینسانێکی خاوەن فکر و خاوەن معریفە با بڵێن یا بۆ هەموو کەسێکی بەناو و دەنگ بە چاک یا بە خراپ ئەگەر باسی بکەن تۆ هەر بە قازانشتە ئەمە لۆژیکە ئازیزانی ئارام ئەحمەد باش نییە کاتێک کە لە شوێنێکەوە بۆ نمونە سەدان کە جوێن بە من ئەدا ئەمە بە قازانجی منە لە دوجارە بەڕاستی بەڵام ئەو کەسێک کە جوێنەکە ئەدا پێی وایە بەم جوێنە منی شکاندووە باش نییە بەڵام دوجار بە قازانجی ئارام ئەحمەد لە واقع بۆیە کاتێ مەریوان دێ بە زمانێکی ئەدەبی ئەم هەموو جوێنوش ئەم هەموو هەوڵی شکاندنە بەرامبەر بە فاروق ئەدا لە دوجارە بە قازانجی فاروق گەڕایەوە بەڕاستی و من پێم وایە و خەڵکیش پێی وایە و ڕۆشنبیران و قەڵەم بەدەستان پێیان وایە کە مەریوان غەدری کردووە چەقۆی کی نەبووە لە پشتی فاروقی داوە بەڕاستی و نەدەبوو ئەو کاری کردایە و بەداخەوە تا سنوورێک کە هیوادارم زیاتر نەبێت تا سنوورێک مەریوان خۆی لە بەرچاوی خەڵک خست پێم ناخۆشە چونکە من هەمیشە حرمەتم بۆ مەریوان هەبووە بۆ بەختیار عەلیم هەبووە بۆ فڵان فیسە بۆ هەموو قەڵەم بەدەستی بەڕاستی حرمەتم هەبووە تا ئەو جێگەی کە نەچۆ لە سەنگەریەکێتی و پاتی و خۆفرۆشی و ئەڵەم بابەتانە بەڵام چاوەڕوانی ئەومان نەکرد کە مەریوان بەو جۆرە پەلاماری فاروق ڕەفیق بدە تۆ 25 ساڵە لەسەر فاروق قسەت نەکردو دەبوو کاتێک کە فاروق کۆچی دوایی کرد هەر پێتەنگ بوویتەیە بنمونە یان دوجار سەرخۆشیەکی بکردایە لە بنەماڵە و کەس و کارەکەی و تەواوەتی بێدەنگ بوویتەیە ئەگەر ئەیشویست لەسەر ئەدەبیات لەسەر فکری لەسەر فەلسەفەی فاروق قسە بکەی 6 مانگی تر ساڵێکی تر ئەهاتم دراسەیەکی دنیای فاروق مەکرد ئەو کاتە کتێبێک لەسەر بنووسایە بەڕاستی باش نییە یەک کتێبوو لەسەر فاروق بنووسایە ئەو کاتە هەمومانەمان و دەست خۆش بێشێکی باشی کرد بەڕاستی خۆ کەس نەیوتووە کە مادەم ئەم کەسە مرد ئیتر کەس باسی نەکا وتومانە پەلامایی مەدە بەڕاستی چەند من نمونەیتر نایەنمەوە چونکە کۆمەڵێک برادەر یا کۆمەڵێک برادەری من نە بەڵام ئەیان ناسم کە کەسی باش و قەڵەم بەدەسن کۆمەڵێک نمونیان هێناوەتەوە لەسەر فڵانە فەیلسوف و فڵانە فیسار چۆن لە ژیانی کۆمەڵایەتیا کە زیندون هەمویان دژی یەکتری بوون مەرحەبەیەکیان نەکردووە دژی یەکتر تا ئەومانایان ڕۆشتون بەڵام کاتێکی شێن ئەمرێ ئەوی کە بەداغ بووە بۆی بەڕاستی بەداغ بووە بۆیە من پێم وایە مەرجی فاروق ڕەفیق ئەبوایە بۆ ئێوە بەداغ بوایە نەک پێتان خۆش بێ پێتان وایە ئەگەر فاروق نەمێنێ ئێوە بن بەشت یعنی لە نەفیکردنەوەی ئەوی ترەوە ئێوە نابن بەشت بەڕاستی بەنمونە کاک مەریوان ئەگەر بەیانی بەختیار عەلیش خوا نەخواسە نەمێنێ باش نییە ئەگەر ئەویش جەستەی لەناومانە نەمێنێ بەڵام ئەدەبیاتەکەی بۆ هەتای زیندووە بە تۆ و بە فڵان بە هیچ کەسێک ناشکێ بەڕاستی بە پێچەوانەوە ئەگەر خوا نەخواسە تۆش وەکو لەبارەی فیزیکیەوە کە هەمومان هەر ئەمرین بمری بەنمونە باش نییە دڵنیام ئەبێ بەختیارەکان و ئەوانە پێیان ناخۆش بێ لە حەقیقەتە
نەک بێدا بنشی پرسەکەی تەواو نەبووە تو ئەم هەموو بێحرمەتیە بە فارۆ ڕەفیقیت کارێکی زۆر خراپی کرد بەڕاستی و من نازانم باوەڕ ناکەم تۆ ئازایەتی تیابێ ئەگەر من تۆ بوومایە ئەو نە ئازادین تەبووتە بە خوێنەرەکانی خۆت بڵێ من داوای لێبوون دەکەم بەڕاستی هەڵام کرد کە بۆ شکڵە بەرهەمە بە فارۆ ڕەفیق ڕاوەستە من هەرەوەنم هەبوو خۆشەویستان لەو زیاتر کاتان ناگرم ئەوە ڕە و بیر و بۆچوونەکانی من بوو ویستم ئەمانە گەڵاڵەی کەم بیکەم بە بابەتێک و بڵاوێکم و بنووسی بەڵام لە دوجارە وتم خەڵک لەگەڵ مناجاتی بە لایڤەکان فێر بووە گوێ باشتر دەگرێ و پێشم وایە کە بەڕاستی پەیامەکەم گەیاندووە و بیر و بۆچوونەکانی خۆم وتووە لە عیلاقە بۆ مۆزوع من ئیتر کاتان ناگرم بەخواتان ئەسپێرم بەداخەوە لە دوجارە مەریوانی وریاقانە چووە سەنگەری هەموو ئەو جوێن فرۆشانەی ئیسلامیە ئیخوانیەکان بە فارۆ ڕەفیق ڕەنگی شەچوزانم ڕەنگی شە ئەکاونتی پینی هەبێ زۆر پێکەنی بێ بەمردنی فارۆق بنمونە خۆ خوای زانێکاکە خۆ هیچ متمانەیەک نەماوە بەخۆ ئازانی ئارام ئەحمەد بۆ مەرجی سەدەر عوسمان عزیزان بابەتە یەک دوو لە پێیان وتم کە قسەیەک لەو بارۆ بکەم بۆ ئەوانی بنێرم بەڵام بەڕاستی نەمپەژاوەتە سەری کە لەسەر وەکم چکە هەموو ساڵێک ئێمە یادی سەدەر عوسمان کردێتەوە بەڵام ئەم ساڵ تا ئێستا هیچم نەوتووە لەبەرەوەی کە کەس و کاری ئەو ترۆرکرا ئەوانی کە ترۆرکراون وەکو کاوە گەرمیانی وەکو سۆرانی مامەحەمە وەکو سەدەر عوسمان وەکو ئەوانەی تر ڕاستیەکەی جۆرێک بێوجدانن لە بەرامبەر ئەو خەڵکانەیە کە خوێنی خۆیان بۆ لێدان لە پارتی وێشێتی و بۆ دیفاعکردن لەو ترۆر قوربانیانە زۆر بەڕاستی بەرامبەر بەوانە کەمتر خەم بوون مەسەلەن هەساون هەمیشە طبعا من بۆ خۆم ئین ناکەم چونکە من ناوم قەدەغەیە لە ڕاستیە نەکە سوکاری سەدەر عوسمان نەکە سوکاری کاوە گەرمیانی نەکە سوکاری نازانم وەدات کە من زۆرترین شەڕم لەسەر ئەمانە کرد جیکەتی و پارتی سەدەر عوسمان بە 6 دانە یوتوب لە یەکەم دقیقەوە حتا کۆتایی کوشتنەکەی باسم کردووە و لە یوتوبا بڵاوبەتەوە باش نییە هەتاوەکو ئێسا ئەو پیج و ئەکاونتەی کە بەدەستی کە سوکاری بۆ نمونەکاوە گەرمیانی سەدەر عوسمان فڵان و ناویچە سۆرانی مامەحەمە وەدات حسێن کێوچێ ئەوانێ نەیانتوانیوە بە یەک گوشە ناوی ئارام ئەحمەد بەرن جورئەتیان نەبووە لەبەر ترس لە یەکێتی و پارتی بەڕاستی خۆش نایشکرێ ئێمە هەمیشە شەڕەکە هەموو ئێمە کردومانە کاکە لە سەردەمی کوردستان پۆستەوە ئێمە ئەو کارەمان کردو بەڕاستی سەدەر عوسمان ڕۆژانە ئەهاتە ناو ژوورەکەی ئارام ئەحمەد و ڕەفیقەکانیەوە بە ناوی دەنجی ئۆپۆزیسیۆن لە پاڵتاکە بەڕاستی باشە ئەهاتە ناو ژوورەکەەوە ئەو برادەی کە لە پاڵتاکە بوون هەمویان ئەزانن بەڕاستی کە ئاهاتە ناو ژووری کوردستان دەنجی ئۆپۆزیسیۆنەوە لەوێ دائانیش گوێی ئەگرت و قسە و باس لەم بابەتانە لە کوردستان پۆستا بەڕاستی شتیان نسی بەڵام منطقی تیان نییە کە ئێمە ئەم هەموو هاوارە بۆ ئازادی بکەین باش نییە لە دواییە کە سوکاری ئەو کەسانی کە ترۆر کراون ئەچنەوە لای قەڵەم فرۆشەکان لە ڕاستیە ئەچن نووسین و ئەدەبیاتی قەڵەم فرۆشەکان بڵاو ئەکەنەوە لە پیج و ئەکاونت و ماڵپەڕەکانی خۆیانە قسەیەک لەسەر ناوی ئارام ئەحمەد و ئەلەم بابەتانە نییە بەڕاستی ئەمە بۆ ئێمە جێگەی داخە لە واقع بۆیە زۆر جار من بەزەیم بە خۆمایەتەوە ئەڵێم تۆ بۆ چی بووی بە سوورەی بەرلەش کرد تۆ چیت نەکرد بۆ سەدەر عوسمان چی بە بنەماڵی بازانی نەکرد بۆ سەدەر عوسمان کاکە چی بە مەسوول بازانی چی بە فڵانە فیسارەکان بۆ ترۆرە چی بە بنەماڵی بازانی و مەسعود و مەلا مستەفا و دار و بەرد و ئەنازام ئەلەم بابەتان نەکرد چەند وڵات گەڕای لە نەرویجا لە سویدا لە بەریتانیایە بۆ یادی سەدەر عوسمان باش نییە بۆ داد حسێن هەروە بۆ فڵان فیسارەکان هەروە بۆ کاوە گەرمیانی هەر بە ئەماشکەن بەڵام سەیرەکەی ئەمانە وەکەوەی کە ئێمە هیچمان نەوت بێ قسەیەکمان نەبێ قەت خۆیان لە قەرەی ئێمە نەدا بڕاستی ئەوە بۆیە ئەم ساڵ بەڕاستی هیچم نەوت و نیازیش نەبوو لایو لەسەر ئەمانە بکەمەوە لە حداقەتە بەداخەوەم بەڕاستی بەداخەوە کاکە کە ئێمە بووین بە خەڵکێکی قوربانی گومناو بە هەموو پێوە بە هەموومانەیە کاکەش من تاکەی ئەوە بکەم بە قوربانتان بم کابراایکی ئیسلامی گیرێ من دیفاعم لێ کرد شەڕسە کردو وەڵڵاهی ئازیزان بۆ یەکەم جار کە پاڤڵ تاڵەبانی ئەو کابرایی تیرۆر کرد لە ئەوەی کۆمەڵی ئیسلامی لە سێترەکەی تاسڵجە ناوکەیم لە بینێ ئێستا حیفێ لە پاڵتاکە یەکەم کەس من ڤیدۆکەیم بڵاوکرێتەوە کە ئێستا خەڵک ئەتیم تازەیەکەنەوە شتەکان بەڕاستی یەکەم شت ئەو ڤیدۆیە خۆم یان بە برادەران لە بەریتانیا کە ئێستا ماوە کاک ڕەنجەوان ئەوان وتم ئەو ڤیدۆیم بۆ هاتووە بەڵێ مامۆستا خەسی باش نییە وتم بڕۆن
لە یوتیوبەکە بڵاویان کردەوە بۆ یەکەم جار جۆری کوشتنەکەی کە چۆن پاڤڵۆوان بۆی داهێنشن ترۆریەکە. یعنی هەمیشە ئێمە ئەم شەڕانەمان کردووە لە واقعا، بەڵام بەداخەوە کەس و کار و دۆست و نزیکەکانی ئەم قوربانیانە هەمیشە ئەچن قسە و پەیوی ئەوانە ئەهێننەوە کە قەڵەمەکان فرۆشتۆ بە بکوشەکانی سۆرانی مامە حەمە و بە بکوشەکانی سەدر عوسمان و بە بکوشەکانی کاوە گەرمێر ئەم بابەتانە. ئەمە گلەییە ها، چونکە ئەوانە کۆمەڵی عایلەی قوربانین و کوڕەکانیان تیاچووە، من وەکو گلەی بەڕاستی ئەیکەم نەگوکو خوا نەخواسە شتێکی تر، بەڵام بەداخەوە لێ خەتە. بۆیە منی تر کاتان ناگرم ئەجانی ئارام ئەحمەد، شەو شۆگەتان خۆش بێ تا جارێکی تر ئێمە خزمەتان بەخواتان ئەسپێرم، هیوادارم کە سەرفراز بن ئەجزانی من بەخێرچن.